قوتابخانەی کلێڤەری ناحکومی ئینگلیزی. قوتابخانەی کلێڤەر دەست دەکا بە وەرگرتنی قوتابیانی پۆلی یەکەمی بنەڕەتی بۆ ساڵی خوێندنی 2018-2019. لە کلێڤەردا وانەکانی سانڕایز، ماث، ساینس، لێتس گۆ کۆمپیوتەر بە زمانی ئینگلیزی لەلایەن مامۆستایانی خاوەن ئەزموون دەوترێتەوە. هەروەها گرنگی تەواو دەدرێت بە فێربوونی زمانی ئینگلیزی. گشتوانەکان لە ڕێگەی بەکارهێنانی تاقیە و داتەشۆ بە شێوەی وانەی کردداری پێشکەش دەکرێن. دابینکردنی پاسی هاتوچۆ، دابینکردنی هۆڵەکانی خوێندن بۆ وانەکانی ساینس، کۆمپیوتەر، هونەر و میوزیک، دابینکردنی کافتریا بە ستافێکی ئەزموندار. ناونیشان هەولێر فەرمانبەران نزیک چوارڕیانی شاری زەیتون بەرامبەر هۆڵی نەورۆز 2. بۆ زانیاری زیاتر 0750 779 44 55 0772 845 44 55 0750 888 0742. قوتابخانەی کلێڤەری ناحکومی ئینگلیزی. زانست، پەروەردە، پێشکەوتن.